خوێندنگەکانی خزمەت لە ئەفغانستان کە 22 ساڵە لە ئەفغانستان خزمەت پێشکەش دەکەن دوای ئەوەی لە شاری مەزار شەریف شەوقی سێچکین ئاڵپای کۆنسۆڵی تورکیا و زەکی بۆڵدوک بەڕێوەبەری تیکا و بەرپرسانی مەعاریف سەردانی خوێندنگەکەیان کرد ڕوبەڕووی کاردانەوەیەکی چاوەڕوان نەکراو بوونەوە. هەفتەی ڕابردوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە سوکاری خوێندکاران دژی ئەو ڕێکەوتنە نایاساییە وەستانەوە کە لەگەڵ ڕێکخراوی مەعاریف ئەنجامیان داوە و لە کاتی هاتنیان بۆ خوێندنگەکە بە دروشمی دز هەیە دزەکان بۆ دەرەوە ڕوبەڕوویان وەستانەوە. دوای ئەوەی بەرپرسانی مەعاریف و کۆنسۆڵەکەی ئەکەپە ڕوبەڕووی ئەو مامەڵەیە بوونەوە پەنجەرەی پۆلەکانیان شکاند و خوێندنگەکەیان بەجێهێشت. عەبدولشوکر دادرێز سەرۆکی ئەنجومەنی کەسوکاری خوێندکاران و کەسوکاری خوێندکاران داوایان لە حکوومەتی ئەفغانستان کرد کە ئەم ڕێکەوتنە نایاساییە بوەستێنێت.